سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان چەند قسەیەک لەسەر داهاتی بەردەستی حکوومەتی ماوە بەسەر چوهێرم و چاوپێکەوتنەکەی وەزیری دارایی هەرێم دەکەین. ئەگەر سەرەتا لە داهاتەکانەوە دەست پێ بکەین دیارە داهاتی ناوخۆی 5 مانگ بەکار نهاتەوە بۆ موچە سێ مانگی کۆتایی 2023 لەگەڵ مانگی 2024 کە ئەو داتایانی کە داتای فەرمیە کە داهاتی ناوخۆ لە سنووری 300 بۆ 350 میلیارد دیناردایە گەرێمە بە 320 میلیارد هەژماری بکەین لە 5 مانکە دەکاتە 1 تریلیۆن و 600 میلیارد دینار. وەزیری دارایی باسی لەوە کرد بوو کە لە سەدا 15 کاشە ئەگەر حساب بکەین ئەو 1 تریلیۆن و 600 ملیارە کە لە سەدا 15 250 میلیارد دەکات و باسی لەوە کرد بوو 6 میلیاریشی بۆ نەسریە دەڕوات ئەگەر حسابی کەین نەسریەشی لێ دەرکەین لانی کەم 1 تریلیۆن دینار لە داهاتی ناوخۆ دەمێنێتەوە تا ئەگەر ئەوە هەژمارکەین و پارەی کە داهاتی ناوخۆی کاژنیە لەگەڵ نەسریەی دایرەکان 1 تریلیۆن زیاتر دەمێنێتەوە لەو 5 مانگە. پارەی هاتوو لە بەغداوی کە تاکو ئێستا گەشتووە و پارەی کە لە بەغدا گەشتووە جگە لە پارەی هێزە ئەمنیەکانە 599 میلیار و 426 میلیۆن دینارە. فرۆشی نەوت بە تەنکەر هەیە. وەزیری دارایی لە چاوپێکەوتنەکەیدا باسی لەوە کرد کە داهاتی فرۆشی نەوت بە تەنکەرەوەی کە بە حکوومەت ماوەتەوە 50 بۆ 51 میلیارد دینارە. لە ڕاستیداەوەی کە وەزیری دارایی باسی کە تەنها ئەو بڕنەوتەیە کە دەدرێت بە پاڵاوگەکان لە 6 مانگی یەکەمی 2023 داهاتی فرۆشین داهاتی نەوت کەوەی کە بە پاڵاوگەکان درابوو جگە لە تەنکەر 309 میلیارد بوواتە بۆ هەر مانگێ تەنها ئەو بڕەپارەی ئەو نەوتەی کە بە پاڵاوگەکان دەدرێت 51 میلیارد دینارە جگە لە داهاتی تەنکەر. ئێستا 300,000 بەرمیل نەوت لە هەرێم بەرهەم دێنرێ و دەفرۆشرێت. دیارە لە 11 2023 نەوتیان بە عێراق پێدانی نەوتیان بە عێراق ڕاگرتووە کە ئێستا مانگانە ئەگەر وەکو وەزیری دارایی باسی لەوە کرد کە بە $30 دەیفرۆشنەر بەرمیلێک ئەگەر لە ڕاستیدا بەشێکی بە زیاتر لە $30 دەفرۆشرێت ئەوەی کە کوالێتەکەی باشوێ بە 40 بۆ $41 دەفرۆشرێت. ئەگەر ئێمە مانگانە 300,000 بەرمیل هەژمار بکەین و بە $31 دابنێت 418 میلیارد دینار دەکات مانگانە. واگەر لە 150 بۆ حکومەت بێت 200 میلیارد بۆ حکومەت دەمێنێتەوە واتە لە هەموو حاڵێک تێکدا داهاتی بەردەست لە موچە زیاترە لەو پارەی کە بەغداد گەیشتووە بەڵام موچە بە بارەمتە گیراوە و دابش ناکرێت. بڵێ بینە سەرەوەی کە پێشتر ئایا بەرلەوەی کە نەوت ڕابگیرێ موچە چۆن دابش دەکرا لە سێ مانگی یەکەمی 2023 بەر لە ڕاگررتنی نەوت بەپێی راپۆرتی دیلۆیت ئەو داهاتەی کە گەڕاوەتەوە بۆ حکوومەت لە سێ مانگی یەکەم 1 تریلیۆن و 335 میلیارە و 1 تریلیۆن و 600 میلیارشی بۆ خەرجی ڕۆشتووە. ئەوەی کە گەڕاوەتەوە 1 تریلیۆن و 335 میلیارە کە مانگانە بە تێگڕا لە سێ مانگی یەکەمی 2023 445 میلیارد گەڕاوەتەوە. ئەوی دیکەی لە داهاتی ناوخۆ تاواکاری بۆ موچە کراوە. بەڵام ئێستا لە بەغداوە 600 میلیارد هاتووە دەڵێن بەش ناکە لە کاتێکا ئەو کاتە 445 میلیارد چۆن بەشی کردووە. بەڵێ بینە سەر داهاتی سنوورەکان دیارە داهاتی سنوورەکان بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق ئەوان تەنها وردمیان بۆ ژمارەیە کردووە کە پێی دەڵێن 320 میلیارد کە داهاتی 4 دەواازەی فەرمیە لەگەڵ 2 فڕۆکەخانە وردمیان تەنها بۆ ژمارەکە کردووە 320 میلیارد. بەڵام زیاتر لە 25 دەواازەی نافەرمی هەیە هیچ داهاتێکیان ناگەڕێتەوە وەزارەتی دارایی و دیوانی چاودێری دارایی عێراق وردبینی بۆ نەکردووەمە راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراقە. بینە سەر ئەوەی کە وەزیری دارایی باز دەکە ئەوان جیاوازی ناکەن لە نێوان موچە خۆران ئێستا و پارێک کە بەغداد ناردوویەتی دابشکردنی کۆمەڵگایە بۆ دوو چین. لە ڕاستیدا ئەوەی کە حساب بکەین ئەوە دەمێک کە دەسەڵاتداران یێرەم جیاوازیان کردو لە بینی موچە خۆران بۆ نمونە پلەبەرزکردنەوە بۆ زەمنیەکان سێسەرۆکایەتەکان ئەنجومەنی دادوەری دەستی پێکراوەتەوە بەڵام ئەوەی کە جیاوازی لەگەڵ دەکەن و پلەی بۆ بەرز ناکرێتەوە ڕاگیراوە لە 2016ەوە فەرمانبەرانی مەدەنیە لە مامۆستا و فەرمانبەرانی مەدەنی و سەبارەت بە هێزە ئەمنیەکانیش کە ئەو داتایی کە بۆ عێراقی ناردووە باز دەکەن کەوان 333,000 هێزی ئەمنیان هەیە لە کاتێکە بەپێی بایۆمەتری 281,000 بەڵام ئەم جارە کە بۆ عێراق نردویانە باز لە 333,000 دەکەن و وردەکاری لیستی موچیان نەناردووە. ئەمەش پەیوەستە بەوەی کە بندیوارێکی زۆر هێزەکانی دەرەوەی کوردستانی لە ناو ئەو لیستەدان بۆی لیستەکان نەناردووە لە کاتێکە کە لە وەزارەتی دارایی عێراق هەموو هێزە ئەمنیەکانی عێراق وردەکاریان هەیە
و دەسەڵاتدارانی هەرێم ئامادەن بۆ هەژماری من هەموو وردەکاری هێزانامنیەکان بخەنە دەست بانکە هەلیەکان کە پێنج بانکیێن یەکێکیشان لوبنانێ بەڵام ئامادەنین بۆ عێراقی بنێرن ئەمە پێویستە بە و کەموکورەی کە لە لیستی موچەدایە هەروە بۆ لیستی موچەی فەرمانبەران ژەوش کە نێردراوە 67,000 فەرمانبەر گومانیان لەسەرەوە بە پێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق کە وردبینی سەرەتایی بۆ کردووە بەڵێ بینە سەرەوەی کە وەزیری دارایی باسی لەوە کردبوو کە ئەم میلەتە بڕوا بە بڕوایان پێ ناکە بە داتەکانیان ناکات و قسە لەسەرەوەی کە باسی لەوەش کردو کە هەژماری من باشترە و خزمەتگوزاری زیاترە کە ئەمە دوورە لە ڕاستیەوە لەبەرەوەی یەک لە بانکی حکومی زەمانەت هەیە دوو بانکە حکومیەکان ڕەشید و ڕافیدەین قەرزی جۆرا و جۆر و پێشینەکان دەدەن بە هاوڵاتیان و موچە زەمانە لە بانکی حکومی هیچ کاتێک نافۆتێت و هەر کاتێک قەیرانێک دروست بێ شتێک بۆ موچە دروست بێ لە بانکی حکومی قەرەبوو دەکرێتەوە بەڵام هەژماری من لەبەرەوەی لە بانکی ئاهلیە خەڵک متمانەی پێ نییە و نەبوونی متمانەش دەگرێتەوە بۆی کە حکومەتی ماوە بەسەر چوێرم لە دوای ساڵی 2014ەوە دەستی برد بۆ هەژماری کەسی و تایبەتی خەڵک لە بانکە ئاهلیەکان و پارەی بانکی بازرگانی عێراق کە زیاتر لە 10 تریلیۆن دیناری ڕاکێشە ئینێ و کاتە دەستی بۆ پارەی بانکان بردوو بە نایاسایی سەرفی کرد ئێستا گەر بێتە هەژماری من دەتوانێت هەموو مامەڵەیەکی لەگەڵ دابکات و سەبارەت بە قازانجیان ئەو قازانجی کەیانە تەواوی ئەو بانکانەی کە لە هەژماری منن 5 بانکن هەمویان بانکی هەلین ساڵانە 33 میلیار و 430 میلیۆن دینار قازانج دەکەن کە تەنها ئەمە لە ڕاکێشانی پارە کار فەرمانبەرێک 2500 دیناری لێ دەبڕترێت ئەمە جگەلەوەی کە بڵین لەمانەوەی پارەکە بانکالیەکان قازانجی زۆر دەکەن نەبوونی متمانە بە هەژماری من پێویستە بەوەی کە موچەخۆران ئەزمونێکی خراپیانەیە لەگە حکومەتی ماوە بەسەر چێرم بۆ نمونە ئێستا پارەکە لە بەغداد گەیشتووە و دەستیان بەسەر داگرتووە و دابەشی ناکەن و بەماشی لەوەی ساڵی 2014 15 موچەی تەواویان خواردووە کە موچەی تەواو نەدراو و 4 موچیان بەلێبڕین و پاشەکەتەوە دابەش کرد کۆی ئەوەی کە موچەی موچەخۆران خواردویانە 26 تریلیۆن دینارە بۆیە متمانە نیە و مەترسی ئیفلاسبوون هەیە لە بانکە ئەهلیەکان بەڵام لە بانکە حکومیەکان ئەم مەترسیێنیە و قەرەبوو دەکرێنەوە بەڵێەوەی کە بینتان کۆمەڵێک داتا بوو لەسەر داهاتی ناوخۆ بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ